ئەگەر ڕاپەڕین یان نازناوی ڕاپەڕین بوو بە تاجی ڕزگاربوونی کوردستان و لەسەر سەری ڕانیە و دەوروبەری نرا و بوو بە شانازیەکی گەورە بۆ خەڵکی ناوچەکە و دەڤەرەکە و بۆ هەتایە ئەو ڕۆژە پیرۆزە لەلایەن نەتەوەکەمانەوە یاد دەکرێتەوە و ئێستاش پرۆژەیەکی نوێ ئەەکەینەوە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان پرۆژەی وا بکرێتەوە و ئەو پرۆژەیەش لە ڕانیە لە دەواازەی ڕاپەڕین دەکرێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری لە 2013دا بڕیارێکی داوە کە لە شار و شارۆچکەکان کتێبخانەی منداڵان بکرێتەوە بەهۆی بارودۆخی ئابووری و ئەو بارودۆخەی کە بە سەر هەرێمی کوردستان داهات ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. برایان خانەوادەی سەید ئەحمەد هەموو کاتێک لە خزمەتی خەڵکی شاری ڕانی خۆشەویست و شارەکانی تریشدا بووە. ئێمە لە هەولێریش ئیشمان کردووە لە قەڵات زێش و لە سەنگەسەریش و لە گوندەکانی دەوروبەری ڕانیش ئەو کارە خێرخوازیانەمان کردووە. ئێمە بڕوامان وایە میلەت کاتە خەڵک و حکومەت یەکە دەبێ بە هەموو لایەکمان هەوڵ بدەین حکومەتمان بەرەو پێشەوە بەرین حکومەتمان سەرکەوتوو بکەین یارمەتی حکومەت بدەین بۆی بتوانین بەشێکی بچووک لە کەلێنەکانی حکومەت پڕکەینەوە کە حکومەت نەتوانێت لەو زروفەدا جێبەجێ بکات. بۆیە بە ناوی خۆم و بە ناوی خانەوادەکەم سپاسی یەک بە یەکتان دەکەم کە لێرە ئامادە بوون.